کاتێک باس لە پرۆسەی پەروەردە و فێرکردن دەکرێت یاخود خوێندنەوەی بۆ دەکرێت دەبینین بارودۆخەکە مژدە دەرنیە بنەوەکانی ئایندە و لێرە و لەوێ دەبینین کە چەندین جیاکاری دەکرێت هەر لەوەی کە ئێستا خوێندنە ئەهلەکان هەن خوێندنە حکومەکان هەن و لە هەندێک ناوەندەکاندا جیاوازی زۆر دەکرێت لە ڕووی فێرکردن و خوێندنەوە لە ڕووی ئەو منهەجی کە بە خوێندکار دەوترێتەوە تا خوێندن و دەوام وەکو پێویست نییە ئەگەر ساڵانی پێشووتر بیر لەوە بکرێتەوە کە پرۆسی پەروەردە و فێرکردن بەرەو پێش بچێ ئەوە ئێستا بیر لەوە دەکرێتەوە کە وەکو جارانی لەبێتەوە ئەمەش هاتنە دواوەیەکی زۆر دیارە و زۆر خەمهێنەرە لە زۆرێک لە ناوچەکان بەتایبەتی و ناوچانی کە لە ناو سنتەری شارەکانانین زۆری لە خوێندکاران واز لە خوێندن دەهێنن واگەر لە منداڵێکیش بپرسی دەتەوێت ببی بەچی ئەو بۆ جابتاتەوە کە نەوەکانی ئێستا بوون بەچی تاوەکو ئێمە ببین بە شتێک و داهاتوێکمان هەبێ و لە هەموو لایەنێکەوە کار لەسەرەوە دەکرێت کە ئەم پرۆسەیە پەک بخرێ و داهاتوێکی ڕوونی لێوە دیار نەبێت ئێمە باس لەوە دەکەین کە هۆکاری ئەمە چییە بۆچی کار نکراوە لەسەر باشترکردنی ئەم پرۆسەیە و چیمان پێ دەکرێت و ئایا دەکرێت هەرێکێک لە لای خۆیەوە کارێک بکات کۆمەڵی بابەتی گرنگ لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن لەم تەوەرە باز دەکەین بە میوانداری بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا سکرتێری ڕێکخراوی قوتابیان کە بە خۆشحاڵی لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا بەخێر بێ بەخێر بناخەوە مامۆستا ئەو نائومێدی کە ئێستا بە پرۆسەی پەروەردە و فێرکردنەوە دەرەنجامی چییە و بۆچی بەم شێوازە باس لەم پرۆسە گەورەیە دەکرێت کە هەموو وڵاتانی جیهان کار لەسەر ئەم لایەنە دەکەن و دەزانن کۆمەڵگاکانیان بەوە بەرەو پێش دەچێت بناوی خۆی بەخشندە و میهرەبان من زۆر سپاسان دەکەم بۆ میوانداریتان کە لە ڕاستیدا پێم خۆشە پێشەوەی بچمەناو وەڵامی پرسیارەکەتەوە دەستخۆشی لە ئەو کەناڵە ڕەنگینە بکەم کە کەناڵی ئاسمانی پێیان بەڕاستی پێم خۆشە بە و کۆمنتە دەست پێ بکەم کە لە ساڵی 2008ەوە کەناڵی ئاسمانی پێیان ڕۆڵێکی زۆر گەورە و ئەکتیڤی بینیوە لە پێشکەشکردنی خزمەتەکانی لە بواری پرۆسەی پەروەردە و فێرکردندا چ لە ئاستی تاک چ لە ئاستی خێزان چ لە ئاستی کۆمەڵگا لەمە بەڕاستی جێگای نرخاندنەوە جێگای ئەوەیە کە ئێمە تەقدیری ئەو ستافە جوانە و ئەو قوربانی دانە بکەین کە ستافی پەیام پێشکەش بە کۆمەڵگەی کوردی کردووە لە 2008 لە یادمە بەرنامەی پەروەردەی خێزانی کۆمەڵناسی دەروونناسی بەرنامەی پەروەردەی بەرنامەی خێزانی بەرنامەی قوتابی و زانکۆ یعنی کۆمەڵێک بەرنامەی پەروەردەی گەورەی هەبوو تا لە هەزار تا ئێساش ئەمە بۆ خۆی کاریگەری زۆر گەورەیە بەڕاستی لەسەر سایکۆلۆژی تاک لەسەر تێڕوانین تاک لە ئاراستەکردنی تاکان بۆ داهاتوو بەداخەوە لە بەرامبەریشدا کۆمەڵێک ڕاگەیاندنی زۆر نەئەکتیڤ لە بواری پرۆسەی پەروەردە دەبینین بەڵکو ئەکتیڤن لە پێچەوانەکردنی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا و زیانی گەورەشیان بە تێڕوانین بە سایکۆلۆژی بە لانی کۆمەڵناسی و کۆمەڵایەتی تاک لە هەرێمەکەمان گەیاندووە بابەتی پرۆسەی پەروەردە و فێرکردن بابەتێکی زۆر عمق و قوڵە لە دنیادا ئەوانەی کە ئیش لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن دەکەن عاقڵەکانی کۆمەڵگەن کەسە گەورەکانی کۆمەڵگەن ئەوانن کە دانسقەن خەڵکێکن کە ئەزمموی حەیات و قوربانیەکانی ژیان پەروەردەی کردوون بۆی داهاتوو بۆ کۆمەڵگاکەیان بنیاد بنێن بەداخەوە لە هەرێمەکەی ئێمەدا ئەم تێڕوانینە ئەم دیدە نابینین بۆ ئەوەی گرفتەکانی پرۆسەی پەروەردە هەر ساڵێک کەمێک لە گرفتەکان کەم بکرێتەوە لە داهاتوویەکی نزیکدا ئێمە دەتوانین چارەسەری ئەم گرفتە یان ئەو قیرانە گەورانە بکەین کە بەرۆکینەوەکانی داهاتووی ئەم وڵاتە دەگرێت مامۆستایان ئەگەر وەکو معلوماتێکەوە بزانن ئێمە یەک لە سەرسەی دانیشتوانی ئەم هەرێمەمان قوتابیە یعنی هەموو سێ کەسێک قوتابیە ئێمە لە نزیکی 6 ملیۆن کەس 2 ملیۆن و 100 هەزار کەسمان تەڵەبەیە یعنی ئەگەر ئێمە ئەم بابەتە هێندە بە سەطحی هێندە بە سادەی وەربگرین هەروەکو چۆن ئەو کارە ساتانێکی ئێستا بەرەوکیە میلەتەی گرتووە زۆر زیاتر دەبێت و زۆر تەشەنەی گەورەتر دەکەن بۆیە ئەم گرفتانێک کە ئەمڕۆ لە بواری پرۆسەی پەروەردە و فێرکردن دەیبینین زۆر قۆڵن یعنی شتێک نییە سادە بتوانێت کەسێکی ئاسایی وەکو من تعبیری لێ بکە گزارشتی لێ بکە و بتوانم کۆمنتێکی گەورە بدەمە کۆمەڵگا بەڕاستی ئەوەی کە هەیە دەردەدڵیە ئەوەی کە هەیە خەمڕەوانەوەی ئەوەی کە لە سەرشانمانە لەوە دەترسێم کە هەر یەکێک لەم کۆمەڵگەیەدا بەڕاستی دڵسۆزیەک لە ناخیدا هەیە بۆ خزمەتی تاکەکانی بکە یعنی ئینسان بەقەد ئەوەی کە مەسئولە لە
ئەوەی کە پەیامەکان گەیەنێ مامۆستایەک بۆ قوتابیەکەی دایک و باوکێ بۆ مناڵەکەی یعنی وەزیرێک بۆی کە لە بەردەستی دایەتی فەرمانڕەوایەک بۆی کە حکمی ئەم وڵاتە دەکا بەرپرسە لە بەرامبەریدا من ئێمە جەنابتان بەقەد ئەو بەرپرسیارەتی کە لە ئەستۆماندا دەتوانێت ئەمڕۆ لە بدەینین و ئەم قەیران و گرفتانەکە بکەینەوە قەیرانی پەروەردەی زۆر چۆتە ناوە و زۆر قوڵ بۆتەوە و ئەوەندەش خەمساردن دەسەڵاتداران لە عیلازکردن و چارەسەرکردنی تەنانەت دەکرێت بڵین مەرگێکی ساردی پرۆسەی پەروەردەهەیە لە هەرێمەکەماندا بەداخەوە ئەگەر چەند جاری تریژ ئەوە گەرانەمان گوتۆ بەداخەوە ینی بۆیە بەژانی دڵەوە بەڕاستی وشەی ئەگەرەکان بەکاردێنین ئەگەر خەمخۆرانی ڕاستەقینە نەبن بۆ ئەوی پرۆسەی پەروەردە و فێرکردن بخێنەوە سەر ڕێڕە و ڕاستەکەی خۆی واللهی ئایندەی نەوەکانی ئێمە زۆر لە مەترسیدا مامۆستا خۆی من هەر ڕاستی تێبینێکم هەیە هەر خۆی پرۆسەی پەروەردە لەژێر پرسیارە هەر شتێک ناڵم هەر نەماوە بەڵام ینی شتێکەوەی گرنگی پێنادرێت پەروەردەیە ئەوەی ئێستا هەیە بەس فێرکردنە ئەگەر هەبێ نازانم کۆکی لەگەڵمان ئەمە یەک دوو ئەم نائومێدکردنە لە پرۆسەی باوا جوانترە بڵین فێرکردن چکەسە لە قوتابخانەکانە بەس فێرەکرێ بەڕاستی وەزارەتی تەربیە و تعلیم تەربیەکەی لابراوە بەڕاستی ئەمە بە بەرنامە ئەم نائومێدیە ئەکرێ یان لە نەزانینی کاربەدەستان و لایەنی پەیوەندیدارە فیلسوفێکی فەڕەنسیمان هەیە والله لەم ئۆگەست کۆنتی ناوە باز لەوە دەکات دەڵێ هەر شۆڕشێکی کۆمەڵایەتی ڕوو بدات پێش هەموو هەنگاوەکانی پێویستە شۆڕشی پەروەردەی و فێرکردن پێش بخرێت بۆ ئەوەی نەوەکان ئامادەیان هەبێ ئەم وڵاتە بهێڵنەوە ئەم گەلە بهێڵنەوە نەوەکانی داهاتوو نەمرن شۆڕشی ئێمە بەداخەوە شۆڕشی نوێ دەستکەوتی زۆر گەورەی لە بەین برد لە کاتێکدا ئێمەی ڕزگار کرد لە ستەم و نائەدالەتی ڕژێمێکی دیکتاتۆری زاڵم کە 37 ساڵ حکمی ئەم خەڵکەی کرد بەڵام بەداخەوە خۆی بۆوە میکرۆبێک ڤایرۆسێک لە ناو خۆی دانەوەکانی لە بەین بردەوە بێگومان مامۆستا ینی دەکرێت بڵین زۆر بە مودەڕەجی ئەمە کراوە ینی ناعاقلانی نەکراوە ینی پرۆسەیەک نییە پرۆسەیەکی ناعاقلانی کەسانی نەزان بیکەن خۆی هەر کامێر خراپە بەمە بەست بێ و لە بێ ئاگایی بێ لەبەرچی ئەمە دەڵێن ینی ئەوانەی کە مهتەمین بە پرۆسەکە دەڵێن پرۆسەیەکی بەبەرمەجەکراوە لەبەرەوەیە هەموو ئەو نۆ کابینەی حکومڕانی لە هەرێمی کوردستان کە دەیبینین بە ئامانجەوە ئیشی کردووە لەسەر تێکشکاندنی ئەوەی کە جەنابەت باست کرد تێشکاندنی لایەنە پەروەردەیەکە وەزایدن کەمکردنەوەی کاریگەری فێربوونیش ئێستا ئێمە پرۆسەی پەروەردەکە نەماوە فێرکردنیش نەماوە مامۆستا بەداخەوە یعنی من لەوانەیە ئەگەر ئەم زانیاریە وەکو معلومەیەکی تەواو کە مهتەمم بە پرۆسەکەەوە بە بابەتەکەەوە پرۆسەی فێرکردنیش لە ئاستی خوار پەنجادایە لە ئاستی سەروی پەنجانیە لە ئاستی خوار و پەنجایە کە ئەمە ئەوەندە مەترسیدارە ئەگەر بەڕاستی خەڵکی خەمخۆر چۆن کەسێک دکتۆرێکە دەزانێت کە نەخۆشیەک لە لاشەی خۆی بدە دەزانێت چۆن دەیکوژێت دەزانێت چۆن ئەو خانانەیشی دەکاتەوە لە بینی دەبە ئێمەی پسپۆرانی بواری پەروەردەیش ئێمەی کە مهتەمین بە کیسە پەروەردەیەکە دەزانین چۆن ئەم سەرەتانە لە لاشەی پرۆسەی پەروەردە و فێرکردنی داوە دەزانین چۆن ئەم لاشەیە لە بین دەبا بەداخەوە یعنی ئەوەندە سامناکە ئەوەندە مەترسیدارە وەکو ئەو کەسە وایە کە تووشی سەرەتانێکی قورس بووە چاوەڕێی ئەوە دەکا مەلەک المەوت بێتە سەری و بڵێ کۆتایی پێهاتووە واللهی لەوانەیە خەڵکێک بێن نەقدی ئەم قسەی من بکات بڵێن بەڕاستی ئەوە زۆر ئیفرات و تەفریطیدایە ئەوەنی ئەو هەموو داتا و معلومات و زانیاریانەی لە سوشیال میدیا وڵاو دەکرێتەوە ئەسڵەن مامۆستا لە دنیادا پرۆسەی حکومداری پرۆسەی سوشیال میدیا نییە پرۆسەی حکومداری پەیوەست نیە بە ئیعلامەوە پەیوەستە بە بەڕێوەبردن و ئیدارەدان و خەمخواردنی نەوەکانەوە ئەوە نییە تۆ مزایدە لەسەر مەم بکەی من چم بۆ تۆ کردووە چت بۆ من کردووە ئەسڵەن ناتوانانی مزایدەشم بەسەردا بکەیت لەبەرچی لەبەر و کاتێک دەتوانانی مزایدە بەسەر مندا بکەیت کە مناڵەکەی من برسی نەبێت کە مناڵەکەی من جلی لەبەر بێت کە مناڵەکەی من مامۆستایی هەبێت کە مناڵەکەی من قوتابخانەی هەبێت دەزانین مامۆستا لە وڵاتەدا ئەوە جگەلەوەی کە ئێمە نازانین هەر کابینەیەک پرۆسەی پەروەردەی گۆڕیوە ئەسڵەن وەزیرەکان پرۆسەی پەروەردە تعبیر دەکەن لە دنیادا فەیلسوفەکان عەبقەریەکان عەقڵەکان بناغەی سیستەمی استراتیژی پرۆسەی پەروەردە دادەڕێژن کەچی ئێستا وەزیرێکە لە ئەوروپا ئاتۆتەوە نازانێ وڵات هەر چی شتێدایە
لە کەیف و سەفایەکدا وەکو نووسرانی ڕۆژنامە نووسانە دەڵێن بە هەشتێکیان بە خۆیان دروست کردووە لەم دنیادا دێن بە کەیفی خۆیان پرۆسەی پەروەردە دەگۆڕن هیچ خولێک نییە لە پرۆسەی حکومداری لە وڵاتەدا پرۆسەی پەروەردە و فێرکردن نەگۆڕا بێت خۆ معنای هێشتیوە لە دنیادا سیستەمی پەروەردەیی لانی کەم بۆ 30 ساڵدا دەڕێژرێت 10 ساڵی تەجروبەی 10 ساڵی چەسپاندنی اینجا تطبیقکردنی 10 ساڵی چەسپاندنی اینجا چاکسازیکردن لە پرۆسەکەدا نەگە تۆ بە کورک و پێستەوە بێ پرۆسەکە بگۆڕیەوە ئەوە نظامی ئەوروپی ئەو نظامی بەریتانی ئەو نظامی سویدی ئەو نظامی لوبنانی کورا کاکە عیبە کەی پرۆسەی پەروەردە کەی عاقڵەکانی ئەم وڵاتە ئەوەندە لاواز بوون کەی ئەوانەی کە خەمخۆر بوون لە بواری پرۆسەی پەروەردە و فێرکردن هێندە دەستەوستان بوون نەتوانن عەقڵی ئەم کۆمەڵگەیە ئاراستەکەن یعنی بەڕاستی مامۆستایان یعنی زۆر جار لەگەڵ خەڵکێک دانیشتوم کە مامۆستایانی زاوم کۆن خەڵکی ئەکادیمی دەڵم بۆ ئێوە ڕۆڵتان نییە لەم بابەتەدا دەڵێن ئێمە ڕۆڵمان نییە لە بەشەکانی خۆشماندا نەک لە پرۆسەی پەروەردەدا ئەسڵن لە بەشەکانی خۆشمان ڕۆڵێکی وامان نییە کاریگەریمان هەبێت لەسەر ئاراستەکردنی کۆمەڵگا لەسەر سیستەمی پەروەردە لەسەر گۆڕانکاریەکان ئێستا هەر لەم دووسێ ڕۆژەدا ڕاگەیەنرا کە کۆمەڵێک منهەجی تر لە پرۆسەی پەروەردە گۆڕاوە ئەمانە لەسەر چ بنەمایەک دەگۆڕدرێ باشە مامۆستا لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم بەوەیە ینی جاران ڕخنە لە پرۆسەکە ئەگیرە بۆی کە بەرەو باشتر بچێ بەڵام ئێستا ینی وامان لێ هاتوڵی بەس بگەڕێتەوە بۆ جاران ئەوەندەی خوێندگاکان کراوە بن ینی مامۆستا موچەکەی خۆی وەربگرێ خوێندکارۆکە خۆی دەوام بکە تاقیکردنەوەکان بە شێوازێکی تاو ئەنجام بدرێ ینی ئەمە دواکەوتن نییە و یان گەڕانەوە نییە بۆ دواوە بە شێوازێکی زۆر زۆر نەرێنی ئەسڵن مامۆستا ئەگەر ئەمەی جەناب قسەی جەناب ئەوالێک دەینەوە پرۆسەی پەروەردە ئەوەندە شکستی بە ئاستی معریفی پەروەردەیی فێرکردن هێناوە نەگەڕانەوە عیبە نییە بەس بەڵکو گەڕانەوە بۆ ئەسڵەکە ئەوەندە دەستکەوتێکی گەورەیە ئەوەندە ئەوەندە دەستکەوتێکی ناتوە لەوانەیە نەشتوانن بیکەن من بەگومانم بەڕاستی لەوەی کە پرۆسەی پەروەردە ئەو گۆڕانکاری خێرایە سلبیانەی کە بەسەریدا دەهێنرێت بەڕاستی مەترسیدارن یعنی ئەوە نییە شتێکی ئاسان بێ بۆیە من دەڵێم یعنی شتێک نییە بە ناعاقڵانی بکرێت باش مامۆستا هیچ جێگرەوەیەکی پرۆسەی پەروەردە و فێرکردن هەیە کە ئێمە بڵێنەوەکانمانی لەسەر پەروەردەکەین ئەگەر خوێندکارێک وازی لە خوێندن و لە پەروەردە هێنا وایتر ئەتوانێت لە ڕێیەکی ترەوە خۆی پێ بێنێت لەو ڕۆژانەدا ئەو قسەیە زۆر جوانە ئایا بەدیل هەیە لەو ڕۆژانەدا من لەگەڵ جێگیری وەزیری پەروەردەی تورکیا دانیشت بوو پرسیارێکم لێ کرد تم جەنابی دکتۆرتی بەڵێ طبعا جێگیری وەزیری پەروەردەی تورکیا حافظ القورآنە پیاوێکی ئەکادیمی پیاوێکی وریە پیاوێکی واعی ئاگا لە پرۆسەی پەروەردە ئاگا لە گۆڕانکاریە پەروەردەی عالەمیەکان یعنی کەسێکی بێ ئاگان نا کەسێکی عاقڵی ناو کۆمەڵگاکەی اینجا جێگیری وەزیری پەروەردە گوتم جەنابی دکتۆر من پرسیارێک لێ دەکەم بەڵام ڕاستی وەڵامم دە وەک خۆی وەک کەسێکی بێگانە نا وەکوی من بەشێک بم لە تۆ گوتم ئەو شوناسەی کە تۆ وەکو خەڵکێک نمایندەی دەکەی لە وڵاتەکەی خۆتدا شوناسێکی ڕاستەقینەیە تعبیر لە پێک هاتە مێژووی و تاریخی و سەردە تاریخیەکە دەکا یان تۆ خۆت دروستی دەکەی و دەتەوێ میکانیزمەکەی ئەم 100 ساڵە تەطبیقیە و تەڕویجی پێ بدەیەوە تینە خەیر من گەڕامەوە بۆ سەردە مێژوویەکەم بۆ تاریخیەکەم بۆ ڕابردووەکەم بۆ شوناسی ڕاستەقینەی خۆم بۆی لە دەستی نالەدا نەک هەر ئەوە من شانازی دەکەم بە سەلاح الدینی تۆوە کە مسلمانانی ڕزگار کردووە ڕاستە ئیمە نییە وەکو تورک ئی تۆیە وەکو کورد بەڵام من وەکو مسلمانێک شانازی پێوە دەکەم دەکتم جەنابی دکتۆر لە پرۆسەی پەروەردەی ئێمە دەرهێنراوە بابەتە شوناسی پەروەردەیمان نەما مامۆستا ئێمە کاتی خۆی لە پەروەردەی ئیسلامی لە عەرەبی لە ئاین لە مێژوو لە جوگرافی بڕۆ لە ئابووری کام کتێبەمان خوێندووەتەوە سەردێکی عمقی ئاینی و تاریخی تێدا نەبوو بێت کامەیە کام کتێبەیان کام منهەجیان خاڵی بۆ لە شوناسی ڕاستەقینەی نەتەوەکەمان ئەمڕۆ ئەم کتێبانە بە کوڕک و پێستەوە خاڵی کراونەوە کراونە کتێبیم لەوەن باری تەڵەبەکانمان قورس کردووە لە ڕووی فیزیکیەوە نەک لە ڕووی ڕۆحی و فکریەوە بەڵکو ئێمە جەستەمان قورس کردوون قوربە سەرانە بەڵام عەقڵمان خاڵی کردوونەوە باشە مامۆستا ئەو پرۆسەی نائومێدکردنە کە جەنابەت فەرموود بە پلان و بە مەبەست و بە سیستەم کراوە ئەمە دوجار چ زەرەرێکی هەیە بۆ کوی کۆمەڵگا و ئێستەنا بۆ 10 ساڵی داهاتوو بۆ 20 ساڵی داهاتوو بۆ 30 ساڵی داهاتوو ئەم گەنجە کە بۆ نمونە ئەخوێنێ و دانامەزرێت
تعین نابێت نە لە کەرتی تایبەت نە لە کەرتی حکومی و گشتی دوجار ئەم کۆمەڵگێ بەرەو کوێ بات وەڵام مامۆستا هەر بە کورتی یعنی ئەوەی کە من ئێستا ئەو معاناتەی من هەستی پێ دەکەم تەڵەبە زۆر بەبێ منەتی زۆر بەبێ ئەوەی بە شتێکی قورسی بزانێ واز لە خوێندن دێنێ ینی پێشێکی تەبیعیە کە نەخوێنێ یان بخوێنێ ئەمە وەکو یەک وایە لای زۆر تەبیعیە لە لای ئەمە یەک دوو کاتێک لە قوتابیەک لە قوتابخانە دەپرسی بابە گیان بۆ ناخوێنی گوڵەکەم کوڕەکەم بۆ سەئیناکە خۆ مامۆستات هەیە خۆدا ئەوە خوێندنت هەیە بۆ دەرگای قوتابخانە کراوەت کوڕ وەڵام مامۆستا لە ترسی باوکم دێم وەڵام مامۆستا لە ترسی دایکم دێم وەڵام مامۆستا لە بەر برادەران دێم لە ماڵە وەرز دەبم نایە بۆ خوێندن چونکە هەرچی هاندەری پەروەردە و فێرکردنە لە بەردەمیدا کۆتایی پێێنراوە مامۆستا لەم وڵاتەدا من هەر لەو ڕۆژانەدا گوێم لە بەڕێوەبەرێکی گشتی وەڵاوالم تەندروستی سلێمانی بوو باز لەوە دەکە ئێمە 14,000 CV زیادی تەندروستیمان هەیە لە شاری سلێمانی کە هیچ پیشە و میهنەیەکیان دەست ناکەوێت یعنی هیچ شوێنێک نییە لە سلێمانی 300 سەیدەلی هەیە بۆ نمونە بەڵام لەوانەیە 6,000 تەخەڕوجی سەیدە لێمان هەبێ کەس ئیشیان پێ نادا ئەم فەقیرانە لە کاتێکدا ئەم تەڵەبە بە 97 و 98 و 99 چۆتە سەیدەلانی ماوەسە ئەمانە یعنی ئەوەندە بە بێئومێدی خەریکە سەیری پرۆسەکە دەکەن مناڵانی ئێمە ینی بەوادیرەکانی دەرکەوتووە پێویست بە تاریخی 30 ساڵی داهاتوو ناکە بە ئایندەیەکی داهاتوو بەڵکو ئەسڵەنس بەوادیرەکانی دەرکەوتو ئێستا ئەو نائومێدیە لە تەڵەبەیەکی تەمەڵی ساڵان کە هەبوو تەبیعی بوو دەیوت دەچم کەسابەت دەکەم من ناتوانم ئەمە ببڕم بەڵام ئەمەی ئێستا مەترسیداریەکە لەوەدایە ماوەسە تەڵەبەیەکی عەبقەری بلیمەت ئومێدی بە خوێندن نەماوە ئەمە کارە سادە لە دنیادا ئێستا پێشبڕکەی تاقیکردنەوەی زەکای عالەمی IQ عالەمی دەکرێت بۆ قوتابیان وڵاتان پێشبڕکەیەوە دەکەن مناڵەکانی ئەوان لە زیرکترین و باشترین مناڵەکانی دنیا بن لەسەر ئاستی گیان دەزانی مامۆستادانا مناڵمان هەبووە لەم 2 ساڵی ڕابردوودا لە IQ عالەمیدا دووهەمی هەموو جیان بووە یەک کەسی لە یەک شوێنی ڕاگەیاندن باسی نەکردووە وە کەسیش بانگی نەکردووە وە کەسیش نایناسێت لە کاتێکدا تاقیکردنەوەی ئەوەی کردووە تاقیکردنەوەی زیرەکی SIT کە ئەنجام داوە لەسەر ئاستی جیهاندا دووەم بووە لە بەریتانیا ئێستا لە ئەمریکا دەخوێنێ لە زانکۆی هارفارد لە ئەمریکا دەخوێنێ ئێمە ئەسڵەن ئەوەندە بێئومێدکردنی قوتابیانمان هەیە ئەوەندە بێئەرزشکردنی خوێندنمان هەیە خۆتان ئاگادارن لەم 1-2 ساڵی ڕابردوودا 99 لە یەک شوێنێک ناوی نهاتەوە 99 یعنی هەر ناوی نهاتەوە لە کولیە طب ئەوەی کە تەڵەبە ئومێدیەتی بخوێنێ باشە من پرسیارێک دەکەم دیسان لە پرۆسەکە ئایا لەم وڵاتەدا دەبێ ئێمە تەنها زەکای قوتابی لە پرۆسەی طبدا خەرج بکەین لە IQ علمی طبیدا خەرج بکەین ئایا ئێمە بەس پێویستمان بە دکتۆرە لە وڵاتەدا ئایا ئێمە پێویستمان بە عالمی کیمیا عالمی فیزیا عالمی ئیحیا عالمی کشتوکاڵی هەندەسە ئایا ئەمانەمان نابێ بەڵام نەخیر مەترسیەکە ئەوەیە وەکو ئەوەی بەڕاستی ئەم بابەتە بۆ دوژمنان بکرێت نەک بۆ خەڵکی وڵاتەکەی خۆت کە تۆوا لە ئاستی زەکا و زیرەکی مناڵەکانی ئەم وڵاتە بکەی بیر لە هەڵاتن بکەنەوە بیر لە خوێندن نەکەنەوە مامۆستا من ئەوەندە دەڵێم لەسەر ئەم مەترسی و پرسیاری جەنابەت کە کردت ئەویش ئەوەیە یعنی بەلێشا و پەیمانگا و ئەکادیمیا و زانکۆ هێنراوەتە ئەم وڵاتەوە باش نورون عەلا نور دەستان خۆش بێ بۆی منافەسە دروست بێ بەس باش چ لەو خەڵکی دەکەی ئەتوو بەس پێم بڵێ ئەتوو ئەو هەموو هەلیکارە دروست دەکەی لەم وڵاتە کوا هەلیکار ئەو هەموو سپۆریە دروست دەکەی لەم وڵاتەدا ئەدی ئەم گەنجانە چ لێ دەکەی لە کاتێکدا ئەوانەی کە خاوەنی یان فەرمانبەری ڕاستەقینەی وڵاتەکەتن ئیشیان نەماوە موچەیان نەماوە یعنی من لەو ڕۆژانەدا بابەتێکم بڵاو کردەوە لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا فەرمانبەرانی ئەم وڵاتە مامۆستایانی ئەم وڵاتە نزیک بە 6 موچەیان خوراوە ئەگەر تەقسیمی بکەی 5 ساڵ ئەم حکوومەتە یەک تاکە دیناری نەداوەتە خەڵک یان کەمترین پارەی داوەتە خەڵک تخوا حکومداری ئەوە دەکرێت مامۆستا پرۆسەی پەروەردەوە پێش دەخرێت مناڵەکانمان ئەوە هان دەدرێن لەبەر ئەوانە کۆمەڵێک بابەتن مەترسیدارن ئەگەر ئێمە ڕاهێنانی قوڵ عمق دڵسۆزانی ڕاستەقینە پسپۆڕانی بواری پەروەردەی بەخۆنێنەوە تەنانەت من هەز بە ینی بە خەوتوی و خەواڵێکی گەورەی تەنانەت کۆمەلگا دەکەم یعنی کۆمەلگا بەڕاستی زۆر سامناک بێدەنگ بووە زۆر سامناک بێدەنگ بووە یعنی چی مناڵەکانت ئەوە لە ژیان بێ بەش دەکرێن ئەتۆ بێدەنگی
هیچ کاردانەوەیەکت نییە. بەڕێسمەوەسا حەسەن عەبدوڵڵا سکرتێری ڕێکخراوی قوتابیان سوپاس بووی سپاس لەم تۆڕەیە لەگەڵ مامۆستایەکان بەخێر.